روژان تامدی؟ کچکی خواست که؟ اوکی ریکورد از هاتم. وڵاتان لەبێت من و هاوکارم گوڵستان لە بوڵتەنێکی نوێ لە شاشەی ڕووداوە لەگەڵتان دەبین. گوڵستان نای بوڵتەنەکەمان چی؟ ڕووداوی تۆ باسی بوڵتەنەکە چێکی بەحسێ بکەم ئەس دخوازم دەستپێکی سڵاوێ بکەم تەماشەبان و گۆڕدارن هێژا لە هەرچی هەوون دەبن ما بولتەنەکەن و ژوەرەدانیە ئەوژی ڕووداوە تۆ ڕووداوی تۆیە بسۆرانیایە بکڕمانجیایژی ڕووداوەتەیە وتکارن لە هەرجی دنیای هەر شتێکیون بخوازن لەسەر ئەکرانن ڕووداوی بینن ڤیدیۆ بێ فۆتۆ بێ بابەت بێ هەر شتێکی باڵکێش بێ لە جەمتە و توزانێت کو لە تو جهێکی دن نایە بەڵافکردن ئەگەر ڕووداو نەبێ ژمارە بشێنە مە گەلێک ڕێژوەردانینە کۆمەڵێک ڕێگامان هەیە ئاسانکاریمان کردو بۆتان گوڵستان تۆ ڕێگاکانیان پێ بڵێ هەتا ئەو ئاسانکاریش بۆ جەموە زەلال بن و نزان بن چییە پێجن ڕووداوێن فەرمی لەسەر فێسبووکێ ڕوودا و کوڕمانجی ڕووداوە فەرمی هەروەها ڕووداوەرەبی و ئینگلیزی و سپۆرت و تەندروستی و تەڤژی اونتکارن سەردان بکن و دیارە لەسەر فێسبووکێ لەسەر ئینستاگرامێژی و لەسەر تویتەرێ و لەسەر لینکدینێژی ji bîr nekin her fotoyek her videoyek her babetek tu bixwazî du ڕووداوی تۆدا ببینێ هاشتاگ ڕوودا و بکاربینە ji be ku em bixwe rojane هاشتاگە ڕوودا و dişopînin هەروەها چیژی ڕێگەیەکی دیکەمان هەیە ئەتوانیت لە ڕێگەی ئیمێلی تۆ @roudaw.net ئیمێلی ئێمە زۆر ئاسانە دەتوانیت لە ڕێگەی ئیمێلەوە هەموو سەرنج و تێبینیەکانی خۆت ئەو ڤیددیویانی کە دەیگری ئەو وێنانی کە سەرنجی تۆیان ڕاکێشاوە دەتوانی بینێریت بۆ ئیمێلەکە ئیمێلەکە ڕۆژانە من و گوڵستان خۆمان سەیری ئیمێلەکانی ئێوە دەکەین وا لە ڕێگەی ئێمەوە دادەنرێت و ئەو ڤیددیویانی کە دەینێرن بێخەم بن لەوەی کە نافۆتێ بێگومان من gelekî hejwê îmêlê kir gelekî زۆر asaniye ئاسانە @roudaw.net هەروەها یەکە din jî heye ku hûn dikarin bi hejmarên telefoniyen Roudawe li ser WhatsAppê û Viberê wan vîdyoyên yekser send bike wek dibêjin wane ji ber bişêne em ê yekser werbigirin û tê li ser ekranê Roudawe xwe bibîne بێگومان تۆ کاتێک کە ڤیددیۆکە دەنێریت کاتێک ڤیددیۆکی سەرنجڕاکێش دەنێری ئێمە خۆمان پەیوەندی بە تۆ دەکەین تۆ دەتوانیت ببیتە میوانی بوڵتەنەکەی ئێمە دوور بیدیان نزیک تۆ دەتوانیت لە شاشەی ڕوودا و خۆت ببینی چۆن بێگومان ینی هەروەک کو ڕۆژان گوتی ئێستخوازم دوەیەکی دووبارە بکەم کو tu bixwe tu dikare bibe peyamnêrê Roudawe eger tu li dûrtirîn cihê dunyayê bê ji hewlêra paytext tu dikare wê vîdyoyê wê fotoyê ji me re bişêne û tê şanî xelkê jî bike wan dîmenên balkêş parve bike cem xwe raneke ئێمە پێویستمان بە وێنە و ڤیددیۆکانی ئێوەیە پاڵپشتی ئێوەمان دەوێت چاوەڕێی ئێمە بن ئێمەش چاوەڕێی وێنە و ڤیددیۆکانی ئێوە دەبین ئەم هێڤیاوەنە هونجی هێڤیامە بن.